ئەی بەخوا تەنیا و ئاوارێ وتخوا ڕەفیقیا عنی گیانی گیان ئای غەریب و بێ کەس بخوا ڕەنجی چەند ساڵێ متخوا ڕەفیقیا عنی گیانی گیان ئای دەرچوو لێ ساڵواوە یەکێکە لە قەزا گرنگ و استراتیژیەکانی سەر بە پارێزگای سنە. لە ئێستادا سەنتەرێکی گرنگی ئیداریە بۆ هەورامیەکان و بەشێکی زۆری دانیشتوانی گوندەکانی هەورامان کاروباری میری و ئیداری لەم قەزایەدا بەڕێ دەکەن. هەرچەندە لە سەرەتای سەدەی 20دا ئەم شوێنە تەنها گوندێکی بچووک بووە هاوشێوەی گوندەکانی دەوروبەری، بەڵام لە دوای جەنگی جیهانی دووەمەوە هەتا ئێستا گەشە سەنێکی بەرچاوی بەخۆوە بینیوە. هۆکاری گەشەی ئەم قەزایە جگە لە پێگە جوگرافیەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە شوێنی نیشتەجێبوونی بنەماڵە گرنگ و بەناوبانگەکانی کوردستان بووە، وەکو بنەماڵەی شێخانی نەقشبەندی و بنەماڵەی ساداتی بەرزنجە و بنەماڵە خانەدان و میرزادەکانی سنە، وەگاشکرایە ئەمانە ڕۆڵێکی گرنگ و کارایان هەبووە لە گەشەی ئەم شارەدا. سەبارەت بە ناوی سەڵواوە بەشێک لە بۆچوونەکان لەسەرەوە هاوڕان کە ژنێکی دەستڕۆیشتوو بە ناوی سەڵوا ئەم ناوچەیە ئیدارە کردووە و ئاواییەکەی بە ناوی خۆیەوە کردووە. بەشێکی تر لە بۆچوونەکان ناوی سەڵواوە دەجێڕنەوە بۆ سروشتی ناوچەکە، گوایە ڕۆچێک لە ناوچەکەدا بە شێوەیەکی بەرفراوان بوونی هەبووە بە ناوی سەروی، دانیشتوانی ئاوایی سوودیان لێبینیوە و ناوی گوندەکەیان لەو ڕووەکەوە وەرگرتووە. جمهورد و وجه تسمیه معنا و سۆڵاوای وە سۆڵاوە با تەوەجۆپانەی کە ئێمە چاگەنە بژێنمێ و منیش تا ناژێوە پەرسوونە و تەحقیقکردنە و جەموتاڵعانە بڕێشێمە هەنێجە متاڵعایی کتێبینە متاڵعانە بەدەستشمارمێ بڕێشێویشمە هەنجێ تەحقیقاتی مێرانینە بەدەستشمارمێ سۆڵاوە دوێ وجه تەسمیەش پێی نەزرێنە گیرێنێ طبق و ئانەی کە ڕیچەرمەکا و ئاگاهەکە و سۆڵاوەش وێشە ماچە وەی مە پەرسانمە یوشینەکە ژنێوە چاگەنە بینە گۆیا بنیانگوزار و ئی دەگایە کە ئی دەگاشە ئاوەڵانکردن و ژنێ بینە بەنامێ سەڵوێ چونێمە ماچمێ سەڵواوە ئێمە هەرجێ ئەلعینشە جەفریەکیشە هەر ماچە ئەتماچە سەروابات سەرواباتینە پێسە بەقیە دەگایەکە تەری کە بیان فارسی شکڵی فارسی شاپەنەدان سۆڵاوان سەڵواوان سەڵوێ سەڵواوە و سەڵوێش ئێمە حتا هێنە ئەدەبیاتی فولکلۆرینە هەنماچۆ قەزاڵ لە ماڵم سەڵوی خەرامان من مەجنون و تۆ پێسەم سەرامان اینە یەک معناش معنای دووەمی شانێنە کە گۆیا ئاگە درەخت و سەرویش بیەن چون درەخت و سەرویش بیەن یا درەختێش بێن پێسە ئیسێش هەر هەن فرن من گوێم دێنە پێسەنە گزی چاری ماچەش بنە سەرویا بۆنە ئانێوەکە گۆیا ئی درەختە چاگەنە بێن و بە هەرحاڵ ئەپی نامێوە مەشهور بێن سۆڵاوە سۆڵاوە ئەگەر تەماشا و تاریخی کەرمی و تەماشا و چێوا کەرمێ کە مردم و وێردەی ئی مردمە چه یاگێوە ئینتخاب کەرێنێ پێی ژیوایشە هەمیشە قراخ و مەسەڵەن لێ دەرێوەنە بیان چاڵێەوە بیان پاڵ و غارێەوە بیان ئەرزم بەحویاگێەوە کە هەم ئەمەنیەتش بیە بۆ و هەم ئاویش بیە بۆ سکوونەتگای مناسب بێ بۆ جەمەقابڵ و وەروێنە و جەمەقابڵ و سەرداینە و ئینیشا سەڵواوای ئەسڵنە ئادەگای نەبیێنە سەڵواوە دوێ یاگێش بێنێ چالای سەری دەگایوە زاهێرەن ئیسێش هەر هین شامەنەن ئیسێش هەتا ئەناژێوە ئاسار شامەنەن یاگی دیوارچێ و من وێم دیێنم بەنامێ دەلیەر و سەردەرەی کە گۆیا ئام مردمە ئەوە دەحبە ئامێنێ قەبایلێوە بێنێ ئامێنی شاگەن نیشتەجایی بێنێ و بەر ئەساس و ئانچێ کە تەحقیق کردیان حدودەن گیڵەوە پێ 700 تا 750 ساڵا شێوەتەریکەی دەگا ئاوانە بێنەوە چاگەنە ماندگاری بێنێ بە مرور و زمانی ئینسان وەختە چەمێش کردێنێەوە زانانش کە ژیوایەوە وەشتەر بە ئیمکاناتی وەشتەر دەستپانەکەرەوە ئامێنێرە واری ئەچا دەگە و فعلی سەوڵاوانی چاگەنە
یەکی شاگرتێنە و چاگەنە منێنێەوە فەیلەقوس ناو هینا بووە لەو شارا بۆ وایسە بۆسە بەحر و بۆسە لە مەریوانە زرێوار حاکمێک بۆ لێنا بۆ کەنیشکێکی چینیا و کەنیشکێکی بۆ ناوی سەمەنە سوعرا بووە ئەویش لەم سەوڵاوا بووە ئەم دەشتە تۆ ئەیبینی ئەمە دەشت بووە گشتی مەهێن بووە شار بووە ئیتر لەوە دووە لە ئەسەر تەهینە تەحەولات ڕۆزگارەوانە مدەتێ ئەمێنێت و لەوە دووە ئێژن مەسەلەن ئەو ئینسانێکی زۆردار بووە زۆڵمی کردە لە خەڵکو و ئەو فەیلەقوزە و بە قسەی و ڕەوایەت ئێژن دەروێشێ دوعای شەڕی لێ کردەوە و تەبدیل بووە بە زرێبار ئەمە ئەو لەوە دووە ئەمیچ ئیتر ئەم سەمەنە سوعرا ئەم سەوڵاوا ئیتر تێکەچی ئیسا ئاسارەکەی هەز لەم دەشتا قوربان کیۆمیە و ئاویان بردگەست و لێنا هەز لەوە دووە ئیتر سەوڵاوا چێتە ژوورە و ئیتر بە ناو سەمەنە سوعرا ناویانن یانێ سەر و ئابات سەمەنە سوعرا یان سروی بووە درەخت سری بیان بووە لێرە بەناو ئەوە ناویان سەر و ئابات جا سەوڵاوە مدەیەکی چووەسە ئاواهینێ دەڕەکەی ئێژن پێ ها لە ژوور ئەخڵایە و دوای ئەوە ئەیزن تێتۆ خوار و ئالەم سەوڵاوی حاضریە مستەقەڕەون و ئەو وەختە ئەم شێحەمە ساغ باوای ئێمە دوو برا ئەون کوڕ هینەون کوڕ میرزا هیدایەتوڵڵای وەزیرەون یەکێکیان ئەو وەختە زەمانەی هینە دەوڵەت قاجارەوێ یەکیان ناوی میرزا ڕەزیخانەوێ ئەم میرزا ڕەزیخانە ئەکەنە مەئموور لە تەرەف دەوڵەت و قشونی پێن نیروی پێن بڕۆ هەرات بگرێ فەتح هەرات کە لێنا ئەو ئەکوژی و ئەمی تیشن ناوی حەمەساغاخانەوێ ئێژن ئەشێت تۆبی حاکمەوێ لێرە ئێژن ئەشێت تۆ بیت بڕیت بیت بە جێگار ئەو لەوە دوای چێژێ من ناڕۆم و دوای ئەوە ئەم سەوڵاوا ئەسێنێ و ئەو مزگەوتیچە ئەو کردیە ئەم مزگەوت سەوڵاوە حتا من ئەمەمە بیستگە لە پیشینیان خۆمان نییە حەماڵە خۆمان ئیسەیسانی حەماڵیانێکە ئاوای خێ بۆ ماڵ گەڕیان بۆ چنار بۆ حەماڵ دەستیان نەکەوتگە چون لە ئاڵیاوا دانێکیان بەگیراوەردن بۆیان نهاتە سۆ وەسیلە نەبووە بێرنیەوە نە دووریش بووە نەیانتوانی بەلۆسە بێرنیە ئێژن ئاوێ فرە هاتیە و تا تۆفانێ بەرپا بووە ئاوەکە حەماڵەکان داوە ئاوە لەم هێنۆ ئەیگرنەوە لەم بەردێ دووڕوە تێری ئیتر لێنە ئەو ئەیکاتەوە بەهین حەما ئیتر لەم مدەتا هین حاکم زۆری لێ ئەکا ئێژێ ئەشێ بچی بی و بە جێگار هین براکەت و بچی بیتە فەرماندە و بچی ئەم هینە فەتحە بکەی ئیتر ئەویش لێنە قوربان ئەم مەسئلەیە بۆ پێشتێ و خوامەیلی ناوێ بڕۆ 5-7 کوڕی چێوێ کوڕەکانی چی جێتێڵ لەوە دوان بە ناوبانگی هین ئەژنەوێ قوربان حەزەر شێخ سەراجەددین ئەژنەوێ تەشریفەوە ئەڕۆ لە هینا لە تەوێڵێ لێنا دەستەکاتە سلوکردن لە خزمەتیە لەنا دەستەکاتە سلوکردن ئیتر شەحەمەساغ نایی لەوێ بە خەلیفەیی خەلیفە ئەی کاتە خەلیفە و لەوە دوایژێ شەحەمەساغێژێ بەڵێ ئێژێ تۆ ئیتر بڕۆڕۆ چۆ لە سنا ئیرشاکە لە تەرەف منەوە ئیتر تێتۆ لە سناوە مندەی ئەمێنێت و لە سناوە لەوە دوای ئیرشاکا و دوای ئەوە ئیرشاکاکە ئیتر فەوتەکا قوربان هەرچی ئەڕوانم عوسمان ماوە کە شۆڵا کەرو بەسەر ماوێ جا لەو خاک کۆخۆڵەوە شێخانی نەقشبەندی لە سەدەی 19 و سەدەی 20دا سنوورێک نەماوە دەستیان پێی ڕانەگەیشت بێت کاریزمایی ئاینی شێخەکان بە هەموو ناوچەکانی کوردەواری گەیشتووە و لە ڕێگەی خانەقاکانیانەوە ئیرشادیان کردووە مەحموود ئاواش بەشێکە لە قەزای سەڵواوە جێگەی ئیرشاد و خانەقای شێخ عەلاءالدینی نەقشبەندی بووە لەوێ ماوەتەوە و دەسەڵاتی ڕۆحی و ئاینی ناوچەکەی گرتووەتە دەست لە دوای خۆی شێخ عوسمانی دووەم کە دەکاتە کوڕی و شێخ عەلاءالدین دەبێتە جێگەداری و لەوێ دەمێنێتەوە
دانیشتوانی ناوچەکە بە پێی نەریتی ئەو سەردەمە باوەڕی تەواویان بەوە هەبووە ئەمانە نوێنەری ڕاستەقینەی ئاینن، بۆیە بەدڵ سۆزی و بەو پەڕی ملکەچیەوە گوێڕایەڵی ئامۆژگاری و فەرمانەکانی شێخ بوون. ئەوانیش لە زۆربەی بوارەکانی ژیاندا خۆیان بە خزمەتکاری خەڵک زانیوە و کۆمەچیان پێکردوون. امان و پایزی جا هوا رابی چولاغ کی بیتو وشاو عثمان دره شمود لاغ ساڵ و 46 من کە وەختی ئامانە فەقی بێنە ئامانە ئێگە و تاتەی ماردەنا خزمەت شێخی ئیجازەش واسەن کەچی حجرە نەبیێنە چا ساڵانە حەزرەت شێخی ئینە باستابش پیش شێوە بیان کە تەماموی خانەقای ئەکسەرەن مەسەلەن خانەقاوێ تاریک بێ ئەوەڵ ئەنەی خانەقا ئیسە تعمیر کریانەوە جا سعب و جەوێرەگانە کولەن ختم کریان و حەزرەت شێخی وەچش ئێ شیرکەت کەرێجە مەسەلەن ختمەکەینە قورئان وەنێ ودمانێکە وەختێ ختم تەمامیە ئێتر وێرەگابی ئەیە سعبێ خەڵک نۆبەت و مەسەلەن جارە غەزا و شام و مەسەلەن وێرەگای و سوبحانە و مەسەلەن جارە سعبی و هەر پاسە مەسەلەن جەنی مەڕۆچ نەجەنەهانە نان و مەسەلەن تەقریبەن 100 نەفەر 200 نەفەری لا 100 نەفەر دریانچی خانەخانە ئینیش کە ئامێنی واردوی خانەقای بینی جە فەقیری تۆ گێرە مەسەلەن جارە جە پیای مناسبی و گێرەش جە مامۆسایەوە گێرەش جە خەڵک و مەسەلەن جە وڵات و مەحەل و وێما مەسەلەن گێرەش و تەمام و مەسەلەن ئی خەڵکی هەریۆ پێی مشکڵی ئامان خزمەت شێخی دەورە خەڵک ئێ جە ئەنوا و جە حەجا جە تورکیەوە ئێنێ جە ئوردون و ئێنێ جە عێراق و ئێنێ جە ئیراولاوە جە تورکمان سەحراوە ئێنێ جە ئانە کە دوو بێ کوردن ئەچێ گلما بێنمی بەیو یەک بێ واچەی جیرە و حوسە نەپەرا ئێرەگاوی جیرە حوسە نەپەرا پەرسار شاسوفی و حەمە فەرمەوار حەمەی نانەوە چن نان فەرمەواش 24 تەنەکی هاریم کردێنی بەنان 24 سەعاتی ئەن ئاوایانی فێربین یودی و خەپلی ماکەوتێنی ئێتر بێ مامۆسای عالی جەزبە و مۆشی و ئاوایانی و کەس بە کەسی کەس گەرەبیە ئەچیگەنە بێ و فرا وەش بێ و ئاوا شەخ تەشیواری پێی ختمیم ئێتن ئێنە جەنجاڵ بێ یانی ڕانەبێ بدی جبەر وەگە پاسە دوت و پانیە نیرە حەزر شێخی ما ختم مردن میرە مامۆسای یەیە دەحیای یەی مەڵەیە قورئان وەنێنی شون قورئانەکەی حەزر شێخ وێش زەشەیە قورئان وەنای ئێتر تەیلێ مردنیرە حرفە وەش بێ ئێنە زنجار و وەشیبی مەخربە جەزبە و حەرا و کەس بە کەسی وە نەبێ کەس بە دەستی کەسی نەتاقی هیچ عادە نەبێ قوریە شوان مەرتەبە نین سەروی ناو گریا و جەزبەن و ختما هەر ئێنە وەشا واچێنی ئاخ خوا من چی سەعاتەنە مەردێنم ئێتر ئاوەختی فەر وەشی ئێستا چ نەگولا ئاوەختی ئانە وەش بێ ئەقیە و فراوانم هیچ دیارەکەی باشی خوا من هەر ئێنە ماچەنە نەبڕیۆ هیچ ماگەرەکە نیایە من موقع هاتم بۆ دووڕۆ بۆ خدمەت حەدرەت شا عوسمان ئەلەگرانە ئاشیدا نابوو نۆدانە دووکانی بوو خۆی برقیهانی داینا ئەم منتەقەیە ئەوانوە کردو ئەلایە حاڵان کەمی 500 سۆفی 600 سۆفی هەمیشە لە خزمەتیا بوو مامۆسای پایەبەرز وەکو حەجی مامۆسای و لەژێر وەکو مامۆستا مەلا سەیعەلی وەکو مامۆستا مەلا محەمەد لەگرا کەیسەی تەشریفی هەیە وەکو مەلا مەحموودیانە و لەو ڕەدیفا لەو مامۆستا پایەبەرزانە هەمیشە 500 مامۆسا
200 مامۆسا 300 مامۆسا تا ئاهاتۆ 50 بێژیلدان کەمی ئیتر لە خزمەتی هابوو یەکێ وەک مامۆستا مەلا عەبدوڵای ئیمام هەمیشە و دایم هەکە لە خزمەتیا چۆکی دا ئەغا هەم جوابگۆی خەڵک بوو هەم نامەنووس حەزرەت شاع عوسمان بوو ئەویش لە منتەقەغا داروی دائەنا بۆ نەخۆش بەبێ ئەوە پوڵ لە هیچ کە بسێنێ بەبێ مەتەماحێکی بە کەس ببێ ئەوەی کە نەخۆش بوو ئەهاتە لای بێ ئەمە دەستگایەکی بێ و مەعاوێنەیەکی بکات هەر ئەوا وردی ئەبۆ ئەی فەرموو ناوی چییە ناوەکەی پێ ئەوت داروی بۆ دائەنا ئەو بنیامە مەگەر ئەو نەخۆشینیە مەرگی پێوە بوایەت ئیتر تەواوینا حەزرەت شێخ خاچی ئەکرۆ داروی بۆ دائەنا ئەکسەر دارویشی کە دائەنا ڕیشەی گیا بوو چەقچەقەی دائەنا ئەی فەرموو ئەوە خاچ کاتێک گەیشتینە سەڵواوە پێویست بوو یەکێک لەسەر ئامادانی دەریای سیاتشەمانە بەسەر بکەینەوە کە ماوەی 20 ساڵە لە سەڵواوە نیشتەجێ و زۆرێک لە کاتەکانی لەوێ بەسەردەبات ئەویش حەمە حسەین کێمنەییە ناوبراو تەمەنی بەرەو هەڵکشانە و نزیک بووەتەوە لە سەدەیەک بەڵام کوردەواری جوانیان وتووە مزگەوت بڕوخێ میحرابی هەرەمێنێت هەمیش هەرچەندە ئەو دەنگەی جارانی نەماوە بەڵام هێشتا شوێنەواری دەنگە تەڵاینیەکەی ناخی ئاوایی مەحمووداوای هەژاند و بە گۆرانیەکی شێخانە ئەوانی خستە گریان یان گیان دەرێ لە گیاوانم محمود ئاواکەڵ گیان گیان منی نەوە ویەوەم پەڕێژینێ کرێیاوەنەوە عوسمان بەوەسێوە بەوەبەیە پەرێشی دەی ئەڕواوەنم گیان گیان ماوە کەڵە چۆوە کەوەرو بەسەرێ ماوە گیان گیان لاوە خاوە کووەخواوە گاوە شەوە شەوەت فەوە کەڵ گیان گیان بینوی لەژێ وەلاوە هاوراوە ماناوە من عوسمان میوەدرانێ وێپاوە هاورا مانی ئاو من دیڵەمەوەدرانی وێپاوە خەوەزەز لێگیاوەنم توخڵاوە ئەسمانێ شەمەیاوەنیوە وەرێزەوە بۆرێوە گیان گیان پایی هەوە راماوەنیوە ئاوە راماوەنەوە شاگیان تۆ کەرێ دەنی گوڵێ بوو زاری تابوو جەڵ بارە بوو نام بەخوالە و مەدیە نونی بە بەخوا فقط یادگاری هەرینەن من جاروبان مەوئی وڵاتە ملو ئەو یار و مەرحوم شێخ عوسمانی کەروم ئێتر هەر ئان نەچێ و باوەڕ فەرماوە نیم گرەوای نیم گۆرانی نەوارێ بنێرە نەوار پەڕەکەرو بە گۆرانی و بەگرەوای ئێتر هیچ من جاروبان مدیۆ پیا کۆساڵانیە یا مەرحوم شێخ عوسمانیە کەرو کۆساڵان وەڵی من ئامانی بە خزمەتە ژیاوانی فەرماواش خێر بەی حەمەیان ئەی مەحمووداوا
تەرسو باز و ژیا واتم نەی شەڵا نمازی ژیا دەیتانە بە ئاسە ژیا بیارێ جوانی خزمەتش دوانی فەرماشکەی ئامانی واتم وەڵا ئیسا ئامانە فەرماش دەی نیمەڕۆ بۆرێ واتم بابلو خانەقا زیارەت هێکەر و جا نیمەڕۆمە وەلات لوانی خانەقا زیانی لە بیاری میێو عەرەبێ چواردەوەرەی ناقەشەوە وێن محەممەد حسێن وێن محەممەد حسێن جە من هۆرامیانە خاستە نزانم دۆرە سەدامی واتم من محەممەد حسێن هەنەماچ ئاسمانە نەگەڵ و پێیت ئەس نەمزانە بی یەری گوی و چواردەوەرە قەشاوە قەمەرەش سەر و پردەکەوە مدراوی دەشە دما ئەمە من نیشانیانی دمای قەمەرەی یو چۆلامە یو وەرودەمی بیارەیە تەلاق شاوسە بیاوە هۆرامانی مەوەرەوەیتر پاژنیا گازەرە ڕوو بە هەڵەبجە ئاردا شارە سەخارگێڵانە فێشا کرد ماچۆ کۆمەک ماکەری وەرەدەمە واتم بەرێ وەڵا کۆمەک تاکەر و هەرچی واشدی ئینە نەخزمەتانە وەڵا هەردا شاوە بیاری واتم بابلو لا بورهانە فەنی بابلو لا و مەرحوم شێخ عوسمانی ماچۆ مای خالی وێ ما دەعوەت کەرمێن یا گێرمەی تا بەرمیت ئێتر ئامانێ بیاری هەر دەستێشا بەرزێکەنێ جە حدود تا گێڵانێ واتمەوە خەی نەجاتە میمی هەر خەبەریکەنە نەلانی دەم شاوەتر مەرحوم و داوەبەگی فەرماواش سەلمێەوە هەنە دڵە مینا پۆشەوە بەش کەریش گۆرانی پێ منیش کردم ئایسە لە ئاغێسەوە ولێسە ولەوە تۆمێچن سێ لە ئاوری جا ئەڵی ئازێکە وکەی دەژێتی کێ لە ئاوری دەژێتی وکێ لە ئاوری جا شیروانە سۆتەن شاکە لیجێ پێوەوە چاوەوە کەیسە ولەوە کەریڵەوە نالێوەوە کەریڵەوە نالێوەوە جافرەوە گێڵانیوە بێناوە چێن و لاوە هەردەکەی نێوەی جەڕ کەرتی گەشتیاری لەم قەزایەدا جێگەیەکی گرنگی هەیە چونکە سەر ڕێگەی هات و چۆی شارەکانی سنە و مەریوانە و بەشێک لە ڕێبواران لە خواردنگە و چێشتخانەکانی ئەم شارەدا لادەدەن و پشوویەک وەردەگرن. شوێنی نیشتە جێبوونی ئەم شارەوە هەڵکەوتووە دەکەوێتە سەر ڕووباری سیروان و بەشێک لە گەشتیارانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. ئەمەش دەرفەتی بۆ دانیشتوانەکەی دروست کردووە بایەغ بە کەرتی گەشتیاری بدەن. 5 ساڵن ساکنی سۆڵاوایە قبلن تارانە کارم کردن لی 5 ساڵێنەکە چیگەنە بێن هەمیشە بە فروی یاگیە تەفریحی گەردشگەریەوە بێنا پێ سۆڵاوای اتفاقی گوزەرم کۆدی منتەقە بێی باخیەکە متعلق بە دکتۆر ئسکەندەر مرادین طبق و پیشنهادیەکە دام پەنەژواتم مەسەڵەن جە حاڵەت و باغ ڕێستۆرانیەنەوە قەوەخانە سۆنەتیەنە کارشتنی کەرو و لە پیشنهادی و دکتوری وێژانەبێ کە مەسەڵەن تەرحیە گۆرەترە نەکارکەرمێ فعلەن ئەچی مەجموعی وە شروع ماکردن این مەجموعیچە هەن تقریبا 2 کیلومتری سۆڵاوای و لاو دەگا و دڕووینە جە مەسیر و ڕۆخانە و سیروانینە ئێمە چیگەنە فعلەن جە حەد و ڕێستۆرانی فرێویکلۆ جەموجۆری نەکارمەکەرمێ مەسەڵەن کەباب ماساڵمان جوجە کوبیدە قەزاهایە مەسەڵەن فرە عامیانەنە وەلێ هیچ نەتەوانما دەست بەرمێ سەرتەرەوە کە کارهایە فرە گۆرەتر کەرمێ غەزاهای سنەتی کارکەرمە چووگا محیتەکەمە هیچتای ناشناختن فرە مردمی نمەشناساش ئەو شوێنانەی نوخبەی سیاسی و ئاینی تێدا بەرجەستە بێت مێژوو دروست دەکات و لە چاو ناوچەکانی دەوروبەریدا خێراتر گەشە دەکات. سەڵواوەژ یەکێکە لەو شارانەی بەشداری کارای ساداتی بەرزنجە و شێخانی تەوێڵە و خانەدان و بنەماڵە ناودارەکانی سنە و ڕەزا و تیایدا نیشتەجێ بوون لەبەرەوە وەک ناوەندی ئیداری ناوچەکە و هەورامان ناسراوە.